دەستگای خێرخوازی بەخشین ئێوارەخوانێکی بۆ قوتابیانی بە شەناوخۆیەکانی زانکۆی گەرمیان ئامادە کرد. لە چوارچێوەی پرۆژە خێرخوازیەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان دەستگای خێرخوازی بەخشین بۆ دووەم ساڵی لەسەریەک ئێوارەخوانێکی بۆ نزیکەی 1300 قوتابی بە شەناوخۆیی زانکۆی گەرمیان ساز کرد. بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین و خێرخوازان و خێرەوەندان لە خەزای کەلاری خۆشەویست ئامادەکاری و ئامادەسازیمان کردووە بۆ ئینشاءالله ئیفتار سایمێکی بەرفراوان بۆ قوتابیانی بە شەناوخۆیەکانی زانکۆی گەرمیان. پرۆژەکانی بەخشین کە ڕامان گەیاندبوو ئەمساڵ کۆمەڵک پرۆژەمان ڕاگەیاندبوو. یەکێک لە پرۆژەکان بەربانگکردنەوەی قوتابیانی بە شەناوخۆیەکان بوو کە ئەم قوتابیانە هەم دوورن لە کەسوکاری خۆیان و هەم قوتابیشن لە دوورەوە پێویستیانە کە هاوکاریان بی لە کاتێکا کە خەریکی خوێندن و سەعین ناتوانن زۆر بەم ڕەمانگی ڕەمەزانە ئامادەکاری بکەن بۆ خواردنیان. قوتابیانیش پێشوازیەکی باشیان بۆ ئەم جۆرە پرۆژانە هەیە و داواکارن هاوکاری زیاتری دەستگا خێرخوازیەکان بکرێت تاکو و بەردەوام بن لەسەر پرۆژە خێرخوازیەکانیان بە تایبەت لەم مانگە پیرۆزەدا. ئێمە خوێندکارانی بە شەناوخۆی زانکۆی گەرمیان زۆر سوپاسی ڕێکخراوی بەخشینەکەین بۆ ئەم ئێوارەخوانە بۆ سەرجەم خوێندکارانی بە شەناوخۆیەکەمانیان ساز کردووە. دیارە ئەمە یەکەم ژەمە کە بێت بۆ خوێندکارانی بە شەناوخۆیی و سوپاسیان دەکەین کە خواردنی 1250 تەلە بۆ بە نزیکی 100 کەسی ستافەکەش واتە 1350 کەس خواردنیان ئامادەکراوە لەلایەن ستافی بەخشینەوە. زۆر سوپاسی یەکبێکی ئەو برایانەکەین لەم کە ماندوو بوون بە تێکردنی خواردنەکان و سوپاسی یەکبێکی ئەو دادە بە ڕێزانەشەکەین کە لە بە شەناوخۆی ئەو لە هاوکار بوون و زۆر سوپاسی بەخشینەکەین کە خوێندکارانی بەسەر کردێتەوە. وەکو خوێندکارانی بە شەناوخۆیی کەمپی بەردەسووری زانکۆی گەرمیان دەستخۆشیمان هەیە لە دەستگای خێرخوازی بەخشین کە ئێستان بە ئەم ئێوارە ئیفتاڕێ بۆ خوێندکارانی بە شەناوخۆیی زۆر دەستخۆشیان لێکەین. ئەم کارانە زۆر پێویستم بۆ خوێندکارانی بە شەناوخۆیی لە کاتێکە کە ئێستا هەم جۆرێک لە قەیران هەیە هەمیش کاتی تاقیکردنەوەکانە ئەرکێکی زۆر گەورە لەسەر ئێمە ئەکەوێ و دەستخۆشیان لێکەین و دوعاخوازین خوای گەورە زیاتریان پێ بەخشێ و کۆمەکیان بکە. زۆر سپاسانەکەم کە دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە خوێندکارانە لەبیرە کە ئەمە یەکەم ساڵیانیە کە خوێندکاران بەسەرەکەنەوە. ساڵی پار و پێداریش هەمیشە خوێندکارانیان لەبیر بووە کەمیش وەکو خوێندکارێکی بە شەناوخۆیی داخلی کچان و داوا لە خێرخوازانەکەم کە یارمەتی ئەم ڕێکخراوە ئەزیزە بدەن چونکە بەجددی هەوڵێکی زۆر زۆرانیاوە بۆ ئامادەکردنی ئەم ئێوارەخوانە و زۆر سپاسیانەکەین. دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگەی پرۆژەکانیانەوە سەرجەم چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە بەسەر دەکاتەوە و کە لێنێکی گەورەی خێرخوازی لە هەرێمی کوردستان پڕ کردوێتەوە.